بەنای خوای بەخشندە و میهرەبان سڵاو و ڕەحمەتی خوای گەورەتان لەبێ خۆشەویستان خۆشحاڵم لە گفتوگۆ دەگەمەوە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست. کۆمەڵێک ڕووداوی مێژوو لە مێژووی نزیک و دوور لە هەرێمی کوردستان یاخود نەتەوەی کورد لەم مانگەدا هەن و لە مانگی داهاتوودا هەن. من لە گفتوگۆی ئەمجارە کۆمەڵێک پرس تاوتوێ دەکەم کە گرنگترینیان ئەوەیە کە ئاخۆ ئێمە مێژوو لە چێ وەرگرین، بە تایبەتی لە ئێستادا چێبڕچی هەیە لەسەر تەقدیسکردن و بە گەورەزانینی سەرکردەکان لە هەرێمی کوردستان کە ئایا کاریگەری چی دەبێت لەسەر مێژوو. هاوکات مێژوومان وەک لێکۆڵینەوەیەکی وردی ستراتیژی لە ڕابردوو لە ئێستادا سیر کردووە، وەک ئەوەی کە ئەوانەی بەڕابردووی خۆیان نەسنەوە لە داهاتوودا زەرەر دەکەن. من ئەم پرسە تاوتوێ دەکەم لەگەڵ زۆر بەڕێز مامۆستا سەلام ناوخۆش مامۆستای زانکۆ. بە خێراتم دەکەم، سوپاس دەکەم کە لە گفتوگۆ لەگەڵ منی. سوپاس دەکەم. دەمەوێت بزانم لە سەرەتای بەرنامەکە کەسێک کە دەیەوێ گوێبیست و بینەری بەرنامەکەی ئێمە بێ، گرنگی چییە کە لە مێژووی خۆی شارەزابێ، لە فەلسەفەی مێژووی کورد شارەزابێ؟ سەرەتا بەناوی خوای گەورە، مێژوو تا ڕادێکی زۆر بەشەکە لە ناسنامەینەتەوە. یعنی ئەم ناسنامەیە هەندە جاران دەشێوێندرێ بەتایبەتی لەلایەن داگیرکارانەوە کە باڵێن ئەو ملەتانەی باڵێن لە پلەی دووەمن لە دەوڵەتدا، وەک مەسەڵەن ئەمازیغیەکان، قوبتیەکان، کوردەکان لە باڵێن لە جیهانی عەرەبی، لە جیهانی عەرەبی دوو بەشی وڵاتمان لەناو جیهانی عەرەبیە، ینی بەرەی ئەوان داگیریان کردووە، سووریا و بەرەی عێراق. ئەوانە ئەگە بێن مێژوو بنووسنەوە، من ئەوەندەی کە لەسەریان بخوێندەوە ینی پێت خۆش نییە کوردی هەببینیت، ینی کورد هەموو ئینسانی دڕەندە و پیاوکوشن وەکو چۆن مستەشریقەکان وەختی خۆی دەربارەی کوردیان دەگۆ، زۆرە لێ مستەشریقەکان دەربارەی کوردیان دەگۆ، ئەوان هەموو کرێگرتن و ڕێگرن و پیاوکوشن و تاڵانکردن و ئەوانە. بەڵام ئەوە ئایا گەورەترین مشکلەی کورد لەوە بووە کورد مێژووی خۆی زۆر درەنگ نووسێتەوە، زۆر درەنگ، یعنی نییە وا شێوێنراوە بەڕاستێتە وێنەیەکی زولالی ئەو بابرێنەتەوەیە بە خەڵکانی دی بناسێنی دەیەوێت، یعنی بەداخەوەش ئەوم پارتە سیاسیانەی کە لە کوردستانە دروست بووینە دەورێکی گرنگیان نەبینیت، ینی باو بکەن بە ناسنامەیەکی ئەم نەتەوەیە بە خەڵکی دەرەوەی کوردستان بناسێنن. بۆیە تەماشا دەکەین ئێمە گوتی ئەگە بە شەرەفخان و پێش شەرەفخان، یعنی باڵێن لە سەدەی 16ەوە ئەو مێژوەی کورد نووسراوەتەوە. ئەو مێژوە زارێ سەرەتاوەکی کتێبەکەی ئەمەی کە دایمە مێژووی شانشینی ئەوکانە میرنشینەکانە نەک مێژووی نەتەوەی کورد بێت، یعنی بەڕاستی ئەو بەشەی وەگرتووە ئەو کاتی با بڵێن نووسینەوەی مێژوو بەم شێوە وێنە خەڵکی ئاسایی مێژووی نەدەنووسراوە، یعنی کورد دەکات چناکە زوتیاری کورد چۆن بووە، مەلای کورد چۆن بووە، ئەمانە زۆر زۆر لە پەراویز باز دەکران، بەڵام ئەوەی کە باز دەکران بڕاستی میر و ئاغاکان و ینی هەتا دەوڵەتانی دەرەوەش ئیشان لەگەروان بوون، ئیشان لەگەر با بڵێن خەڵکی تر نەبوو. بۆیە دەرم لەم کاتەوە گەبا بتێ دەواازەیەک بۆ ناسینی نەتەوەیەک بدەیت، بەڕاستی ئێمە لە ئەکادمیان لە با بڵێن لە زانکۆ دەبێت ڕێگایەکمان هەبێت زیابێت لەم ڕێگای با بڵێن ئەوەی پارتە سیاسەکان درێن، ئەوەی داگیرکارەکان درێن بۆ دواتر دێمە سەر ئەو وردەکاریە کەواتە ئەوەی باس کرد کەم و کوڕیمان زۆرە هەیە لە مێژوو، بە تایبەتیش مێژوو نووسراوەتەوە بۆ میرنشینێک، بۆ هەنی ئەوانەی کە میرن سەرکردن، وەک دەڵێن مێژوو خۆی دووبارە دەکاتەوە. ئێستاش هەمان حاڵەت نابینی کە ئێمە دەمانەوێت مێژوو بودورین بە بەرجی سەرکردەکان. ینی بە هەمان شێوە گوتمان ئێستا لەم مێژوەی با بڵێن کۆنی نزیک با بڵێن دوور نەڕۆین، ئەوەندەی خەڵک میرەکان دەناسێ ئاگداری خەڵکی ڕەوشی با بڵێن ژیان لە کوردەواری چۆن بووە هیچی نازانێت. ئێستاش با بڵێن لە وڵاتی بەتایبەتی با بڵێن لە پاش شەڕی جیهانی یەکەمەوە خەڵک ئەوەندەی سەرکردەکان دەناسێ پارتەکان ناناسێت، یعنی نییە ئەوەی کا بڵێن ئەوەندەی ئێستا شێخ محمود دەناسێ، ئەوەندەی با بڵێن مەلا مستەفا دەناسێ، قازی محەممەد دەناسێ، ینی بەرنامەکان نەناسێ، بیری خۆی دەرێت پێویستیش ناکە. ئەگەر ئەوانە بناسم چووکە با بڵێن پاشخانێکی هەیە لە پاشخان با بڵێن ئەو مێژوو میرەکان بووە، نەک مێژوی با بڵێن نەتەوەیەک بووە، قوتابخانە چۆن بووە، با بڵێن ڕەوشی زانستی لە وڵات چۆن بووە، ئەمانە زۆر لە پەراویز باز دەکرێت. ئەوەی کە باز دەکرێت میری سۆران چی کرد،
میری بابان چی کرد میری بادینان چی کرد یعنی هەموو ژیاننامەکە چەند برای هەیە چەند خۆشی هەیە چەند ژنی هەیە ئەمانە باز دەکرێت بەڵام ئەوەی تر ژیانی تۆ باز ناکرێت ینی ئەو کەسانی کە باڵێن لە لەیوان ئەوانە گرنگ نین یعنی ئەو ئێستاش لەگەڵدا بێت ئەم تەقلیدا دووبارە دەبێتەوە یعنی ئەوەی کە ئێستا لە زمانی پارتە سیاسیەکانی ئێمە پارتی سیاسی نین بەڕاستی پارتیی لەسەر بنیاتێکەکە دامەزراون بە سیاسی نین ئەگە بە سیاسی بیتوە ناسنامەیەک بۆنەتەوە کە دروستەکە بەڵام ئەوش پێم گوتی ئەمەندەی سەرکردەکان دەناسن ئەوانی خوارێ ناناسن باشە ئەو تەقدیسکردنە لەسەر مێژوو کاریگەری لەسەر مێژووی کوردە لە کۆن و لە ئێستادا بەڵێ خۆی دانم ئەم دووبارەکردنەوەی با بڵێن ڕابردوو لە ئێستادا لە هۆکارەکەی ئەوەیە زانکۆ ناتوتە ناو کێشەکان ینی زانکۆنی لە ڕاست ماستەرێک دەنووسێت دیکۆرایەک دەنووسێ بەڵام بەلای ئەو شتانەدا ناچیکە خەڵک پێویستە بیزانێت هەر دووارەکردنەوە شتانەیە کە کەوت ئەم دووارەکردنەوە هەمووان تێدا مەسئولین با بڵێن ئەمەی با بڵێن پارتە سیاسیەکان کە ئەوان هەزۆریان پێخۆشە کە تەبەن ئێستا مەسئولی پارتێکی سیاسی بە میری سۆران دەشوبهێنێ ینی فلان کەسی بە فلان دەشوبهێنن بۆوانی کە لە مێژوودا پێگەیچیان هەبووە ئەمە ئەو با بڵێن ئەم دروستکردنە کە دەڵێم هیچی دووبارە نەبوویت بڕاستی زانکۆ دۆڕی خۆی نەبینی زانکۆ نەیتوانی با بڵێن برێ ڕەوشی سەقافی لە سەدەی 16 چۆن بووە کاتێک کورد کە مسلمان بووە لە چۆن بووە ژیانی وێندری چۆن بەو شتانە دەناچێت دێ ئەو شتانە هەتا کاتێک با بڵێن ماستەرنامەیەک یان دکتۆرانامەیەک دەنووسرێ لە سنوورێکی دەرکراو یان لەوانەیە با بڵێن لە ساڵێکە یان لەوانە لە 10 ساڵە یان با بڵێن لە 20 ساڵە 30 ساڵ هەر ئەوەندەی دەگریت کە ئەوەندە دەگرێتەوە بەشی ئەوە ناکە تو برێ وێنەیەکی با بڵێن کوردستان بدێ خوێنەر کە وەختی خۆ لە سەدەی 16 کوردستان چۆن بووە لە 16 برێ سەرچاوە هەیە بەڵام لە سەدەی 14 چۆن بووە لە سەدەی 12 چۆن بووە 13 چۆن بووە ینی ئەمانە زۆر کەمن زۆر ینی ئەو مندشینانی کە کورد چۆن ناو دەوڵەتی عوسمانی با بڵێن قازانی چی بوو زەرەری چی بوو خەڵک وە دەزانێت کە بووە دەوڵەتی عوسمانی کورد پێشتر هەمووی ئەوە بوون ینی هەمووی با بڵێن میر و پاشا بوون هاتن کە زەرەریان کرد نەدەوڵەت نا کە ناسنامەیان بۆ دروست بوو ینی ئێستا کاتێک کە هاتنی ئیسلام خەڵک زەنی وایە کە منەتەوە لە سنەی لە کۆنفرانسی سنەی باسم کرد هەتا مامۆستای کەستاوە گوتی مامۆستا سەلەم دەوێ ڕۆکی گەشتی ئیسلاممان پێ پیشانداتن ینی وەک نەقدیانێ بڵێ گوتی زۆر دەوڵەت و میرنشینی کورد هەیە ئیسلام ڕوخاندیتی لە پێش 600 کەس دانیت گوتم تەنها یەکم پێ بڵێ وەڵڵا یەکێکی گۆنی 1000 ساڵ پێش ئیسلام بوو 1000 ساڵ یعنی ئەم سەقافەیە نییە کە با بڵێ خەڵک ئەوەی خۆی بزانین برێ وێنەکان بە تەواوی بینی برێ وەڵی فلان کەس با بڵێن فلان وەخت کە خۆشە بگرەکە لە ئەوەی با بڵێن ئەدەبی ئینگلیزی ئەوەیە کەیە تۆ باڵێن ئێستا لە سەدەی 21 دەتەوێت بگەڕێەوە لە سەدە 16 بژیت چونکە وا نووسراوەتەوە ینی هەر پێت خۆش بگەڕێەوە وێن دەرێ ئێستا دراماکی شکسپیرە ئازی وڵاکت یان چۆنت پێخۆشە خەڵکەکە لە شار هەردێ دەچیت لە سروش دەچیت چونکە ناو سروشەکە ئەوەندە خۆش بوو ئەوەندە خۆش بووە یەکێ لە قسانی کە با بڵێن یەکێ لە کارەکتەرەکان دەکە پێش پێێن کلاون یعنی با بڵێن مهڕیت دەڵێ ژیان وەک شانۆیەک وایە هەر کەس دێ دەوری خۆی دەبینێ و دەڕوا یعنی ئەم قسەی هەتا دەمینێت یعنی چونکە تەماشا دەکەی هەر یەکە دەوری خۆی لە ژیاندا دەبینێ دەوری باوکاتێ دەوری مامۆستایەتە هەر دەورانی کە پێێتە بەڵام کۆتاییت هەیە بەڵام ژیانێکی ئەوەندە خۆش لە سروشتا هەیە کەواتە تو ڕازینی بەڵام ئێستەمە هیچ شتێکمان نێ پێ بگەڕێنەوە مامۆستا جگەلەوەی کە ئێمە کەم و کوڕیمان لە بابەتی مێژوو لە وردەکاری مێژوو هەیە گرفتەکە لەوەشدا سەر هەڵدەدات کە مێژوشمان شێواندووە بەوەی کە بۆ منە و نمونەی جەنابەت باست کرد ئێمە بوونمە هەر کاتێک باسی ئیسلام کرا دژبەیەکمان دروست کردو لەگەڵ نەتەوەی کورد کەواتە شێواندنی مێژوش هەیە خۆی ئەوەی ئیسلام بەڵێم کورد شارازی پێ بکە ئەو ڕۆژێتی کە بە ئیسلام ئاشنا بوو چونکە پێشتر کوردستان کرا بۆ سێ بەش ئێستا ئەوچی ئێستا
بەشێک ڕۆمەکان گرتویان بەشێک ساسانیەکان بەشێک ئەرمەنیەکان ئێستا ئەرمەنیەکان ئەوەندە مقدس کراون ئەرمەنیەکان لە پێش باڵن هاتنی ئیسلام باکووری کوردستانی هەموو داگیر کردبوو ئێستا خەڵک بۆیان دەگری یعنی تێگەشتنی سەقەتی کورد ڕۆشنبیری کورد لەمە ینی بەبێ سەرچاوە قسە دەکە یعنی ناڵم تۆ ئەو ئەرمەنی کە ئێستا باڵن ئێستا خەڵک بۆی دەگریە کە لە باکووری کوردستانی زۆربەی داگیر کردبوو ئیسلام هات بۆ کوردی وەگرتەوە یعنی ئیسلام هات کوردستانی لە بەندە سەسانی دەرینە ئیسلام هات لە ڕۆمەکانی پاچی کردەوە بۆچی ئەمە کورد مقارنە بکەین لەگەر نەتەوەی عەرەب کورد زۆر ئاسانتر لە نەتەوەی عەرەب موسڵمان بوو هەر زۆر چونکە لە ناو داگیرکاریەکدا بوو بەڵام عەرەب ناو داگیرکاریدا نەبوو بەڵام کورد نییە وڵاتی پارچە کرا بوو زمانی نەبوو ئاینی نەبوو زۆر کەس دەزانێت کورد ئالاسا زەردەشتی بوون بە هیچ زۆر ئەوی بە وردی بخێنێتەوە زەردەشتێت داگیرکاریە نەک باڵێن دینی کورد بەی جۆرە زەردەشتنی هەر بە هیچ جۆرە ئەوی سەرچاوەکان بخینەوە بەڵام ناڵم هەیە پێی خۆشە نییە وەک فاروق ڕەفیق درێ پێی خۆشە ئەم نوستالژیای لا دروست ببێت ئەو نەقدی دەکە بە ئەو برادرە فاروق ڕەفیق لە مالێکی لەکترازا و دەرێ خەڵک پێی خۆشە نییە وا دەزانی ئەم زەردەش من لە کتێبەکە دوو کورد لە ژێر سای دوو ئیمپراتۆریتی با بڵێن زەردەشتی یعنی لە سەدامی خراپتری بەسەرهێناوە لە سەدامی خراپتریان بەسەر باوەڕتە بێ یەکێ لەم کەسانەی کە با بڵێن شەهیدیان کرد ینی چاویان دەرینە دەستیان میری کورد چاویان دەرینە دەستیان لێ کردەوە با بڵێن لەسەر ئەوە جارن زۆرە ئەدامەکە بوو لەسەر سینگەچیان لە پێش قەسرەکەی لەسەر سینگ کە ینی ئەوە بەس لە فلیمی ترس دەبیندرێ یعنی ئێستا ئەو ئاخری ئەوەی با بڵێن ئیمپراتۆرێتی ساسانی کاتێکە بووە سەرۆکی دەوڵات لە یەک ڕۆژە 1000 کەسی کوردی کوشت بەڵام نی ئێستا خەڵک پێ خۆش دەرێ ساسانی کوردن مەزدەرەکەم پێ بڵێ کە کوردن هەموو پاشاکانی ساسانی یەکێ ناوی کوردیشی لە نییە باشە بەپێی بە دوواداچوون و لێکۆڵینەوەی جەنابەت یعنی ئەمە بەمەبەستە یاخود دەگەڕێتەوە بۆ نەزانی کە ئێمە بەو شێوازە مێژوو خۆشمان شێواندووە هەردووچی نەزانی و ئایدۆلۆژیە یعنی ئێستا لە سەدەی بدایەتی سەدەی بیستەوە ئەوەندە ئیش بۆەوە کراوە کە با بڵێن کورد لە ئیسلام دوور بخرێتەوە ینی باوەڕ ناکەم پیس نەتەوەیەک ئەوەی کرابێت تۆ لە وەگرە لە زەمان ئێرفانەوە بگرە هەتا ئەمڕۆ چۆ کە تێدا دەچین خەڵک زەمان ئێرفان بە شەهیددا دەدرێت ینی نییە نازانین لەسەر با بڵێن لەسەر چی کوژراوە کوژنەکە هیچ پەیوەندی بە سیاسەتەوە نیە پەیوەندی بە فکرەوە نییە لە ماڵی خۆی ئیشێکی با بڵێن کاتر مدیر هەموو دەسەڵاتەکانی نییە لە ئینگلیز وەگرتووە هەر هیچی لە کورد وەرنەگرتووە ڕۆژێک لە ڕۆژان لێک پارتی سیاسی کوردیدارە بووە بەڵام خەڵک ئەوڕۆ وای دەناسێنن ئێستا دەستگا کرایەتەوە ینی کێشەکەمان نانێم ئەم پارتە سیاسانە هەر لە سەرەتای با بڵێن سەدەی بیستەوە لە بیستەکانی سەدەی بیستەوە هەتاکو ئەم ڕۆژەوە کە تێدا دەژین خەریکی شێواندنی مێژوی ئەو ملەتەن ینی نانەوێ ڕۆژە دریان بە ملەت ئەو پێ ئەوانە بخوێنەوە ئەم هەموو با بڵێن بیرەوەدانەی کە نووسراون خەڵک جاران شاخی بە مقدەس تەماشا دەکرد بەس کەچی خەریکی کوشتن و ماڵ وێرانکردن بڕۆ کتێبەکەی مەلا بەختیار بخینەوە بیرەوەری بڕۆ کتێبەکەی پشکۆ نەزمەدینی بخینەوە بڕۆ سەختە ڕێ بخوێنەوە ئەوە بۆ دەردەکەوی با بڵێن ئەوە چەند تاریخێکی شاراوە بوو لە ئێمە خەریک شێڕەوەمان نەدەزانی بەڵام کە باتێ ئەوە لە ڕێگەی خۆیانەوە لە دەمی خۆیان نەک با بڵێن من سبێ ئەو تاریخەم نووسیبێتەوە یان تۆ نووسیبێتەوە خۆیان کارکتەرە ڕئیسەکان نووسیویانەوە یعنی نمونەی وا باز دەکەن تۆ شەرمی لە خۆت بکەیەوە ڕۆژێ لە ڕۆژان کەیفت بەوەنات بەڵێ باشە یەکێک لە بنەماکانی مێژوو بۆ نمونە جێڕانەوەی هەموو بابەتەکانە هەم بە سەرکەوتنەکان هەم ئەوەی کە ناوی لێ بنین نوشست و ژێرکەوتەی بەڵام بۆ ئێمە تەنها ئەو بابەتە زۆر زەق دەکەینەوە کە بابەتەکە ڕقەبەری دوژمنایەتی یەکتر کوشتنی ئەو بابەتی تێدا ینی بۆچی ئەمە دەگەرێتەوە بۆ کارکتەری ئەم کەسانەیە ئەوانەی کە بڵێن ئەویان نووس ئەوانەی هەموو تازە من باسم کرد ئەمە بەشێک بوونە لە بۆچی ئەمە بیرەوەریان دەنووسنەوە دەبین ئەوەی کە لە خەیالیدایە کە با بڵێن سوێ ڕۆژێگە لە کوردستانەوە ئازاد بیت چی دەبێت یعنی تەماشا دەکە هەبووە هەر بخۆی نەچۆتە سیاش بەڵام ئێستا لە کوردستان لەوانەیە بە ملیار قسە بکات بە ملیار قسە بکە لە ژێر سایی حکوومەتی کوردی بەڵام ئەو تەماشا دەکەی ئەو هەموو ژیانی لە چیا بووە هەموو با بڵێن گەنجێتەکە لە چیا ڕۆشتووە بەڵام هیچی لەدەست نییە
کە هیچ دێ خۆ بیرەوەریەک دەنووسێتەوە بۆ با بڵێن شێواندنە بۆ دەردەدلە دەردەبرێت کە من ئەوکە دەڵێ چێ کردی چێ خواردی ئەوە ڕێک ئەمە دەیگرێتەوە نانم ئێستا هەیە لەم کوردستانە یەک ڕۆژ شاخیشی نەبینی یەک ڕۆژ ئەزیەتشی نەبینیەوە بەڵام لە ساحەی حکوومەتی کوردی ملیاری هەیە ملیار بە ملیاری هەیە ئەو کابرایی وا بڵێن ئەوانی کە بیرەوەری دەنووسنەوە کە دەبین ئەوان هیچیان نییە ئەو هەمومان دیبوونە ئەو هەموو ئەزیەتەشیان بینیوە هیچیان نییە ئێتا بیرەوەریەک دەنووسێت بۆ پیشانی خەڵک بدا ئەمانە فیکن ینی نییە ئەوەنە ڕاستی نیە باشە کەواتە پرسیارە هەرە گرنگەکە ئەوەیە ئێستا ئێمە جیلی نوێ یان لە داهاتوو مێژوو لە چێ وەرگین لە چێ بزانین کە مێژووی ئێمە ئەمە ڕاستەکەی ئەمەش فەیکەکەیە ئەمە گوتمان دووشتمان هەیە ئێمە ڕووداوی مێژوویمان هەیە با بڵێن فەلسفەی مێژوومان هەیە ئێستا زۆر زانە بەرلەوەی وەڵامی ئەم سەر بدەمەوە ئێستا زۆربەی با بڵێن ئەم بەناو ئیسلامیانە چانی دەرە قاعیدەی دەرەی داعشی دەرەی هەمووی دەرێ ئەمە لەسەر سونەتی خوا پێغەمبەر صلی الله علیه و سلم سونەتی خوا پێغەمبەر وایە یعنی ئەتو بێ سونەتی پێغەمبەر لە داعشی وەردەگری لە قاعیدەی وەردەگری لە ئەوەی کە ئێستا ئەوەی لە نێزیریا ڕوودەدات زارەنە 100 ئافرەتی دەبەن و بن بزریان دەکەن و ئیشی خراپیان لەگە دەکەن ئایا ئەمە سونەتی پێغەمبەرە ئەتو ئەگە بکرێ بتەوێت سونەتەکە بدۆزیەوە ئەگەر قەول و جاران مەلای کوردی قسێکی زۆر خراپیان نەکرد دەیانگوت بە قسەم بکە بە فعلم مەکە ئەمە ڕێگرێکەوەی داشە یعنی ئیسلام چۆنە قەول و فعل بەرامبەر یەکن ئەگەر تو قەول و فعلەکەت بەرامبەر یەک دیت ئێمە چۆن بزانین با بڵێن ئەم مجریمانە ڕاستن ئەگەر لەگەر کارێکی وانە لەگەر تو ڕاستێک دەکاتەوە نەک لەگەر دەقی قورآن دەقی فەرموودەوانە کە ئەمانە تێک ناکاتەوە تۆ دەزانی لەوانە وەرناگریت تۆ ڕاستی لە داعشی وەرناگری لە قاعیدەی وەرناگری لە فلان وەرناگری لە چێ وەردەگری تۆ دەبی هەوڵ بدەیت ینی ئەسڵەکە ببینی چی مەلاکان دەرێن بەهەشت ئاسان نییە تۆ باوەڕ وەک موسڵمانێک دەتەوێت باش بەدەستبینی بۆ هەموو شت بۆ چتە بۆ تەکە تۆ باشتەکە بەدەستبینی ئەوە هەمومان دیبوونەی کە دەبینی پێ چاوەڕی خەڵاتێشی بەڵام ئەوەش ئاسان نییە ئەمە چی ئەمە جوهدی دەوێت ئەمە شەو ڕۆژی دەوێت ئەمە خوێندنەوەی دەوێت تۆ هەوڵ بدە مێژووی خۆت لە چاوی ئەوان کەس بخین نەک لە چاوی تەنها خۆت لەوانە خۆت هیچ ئێمە ئەگەر جیاوازێک لە بکەین لە نێوان ئاوێنە و دووربین ئەتو هەر خەریکی دووربینی تێ ئەویت کە دەبینی خۆت نبینی بەڵام ئەگەر با بڵێن تۆ وات کرد با بڵێن هەردوو کە تێدا کۆکردەوە هەردوو با بڵێن مێژوەکە لە هەردووچی ئەو کاتی زۆر زانەمە ڕووداوەک ئێستا ڕووداوە بەڵام پێشتر لە ڕووی پراگماتیکەوە دەڵێ چۆن ئەمە دەزانین ڕووداوەک ڕاستەیان ڕاست نییە تەماشای تەنیشتەکان و کۆنتێکستەکە دەکەین یان ئێستا من سەیرم بەوە دێ ئێستا مەسەڵەن لە شوێنە خراپەکانی برێ ئەستەمبۆڵ ئەوانی شوێنی با بڵێن لە شفرۆشی فلانەوەوانەیە داعش دەوێت تەقینەوەک دەکات ئەوانی وێندەرە هەموو دەبن کەسێک شوا لە وێندەرەیە کەسەکە وا پیشاندنەکەەوەی چ دەیزانانی دوازە شەوێ و کەسە لەوێت چ دەکات ئەو کۆنتێکستە نیە قسەکەوی بەتاڵ دەکاتەوە زۆر جێمە بدرێن شەهید فلان شەهیدی چی ینی تو لە شوێنی دەشفرۆشی کوژراوی ینی نییە تۆ دەتین لە لێکدانەوەی خۆت نییە دەتان لێک کۆنتێکستەکە وەگرا پاش و پێشەوەکە وەگرە ئایا موسڵمان لەو شوێنێ دەبیندرێ ئەمە دۆزینەوەی مسلمانە بە بڵێن ئایا مسلمان لەم شوێنە دەبیندرێ ئەم شوێنە ئەم شوێنی لە سفرۆش و لەشکرا یعنی شوێنی مسلمان نییە ئەهلی قیبلە بێ ئەهلی نوێژ بیتن سەری بچی نوێژینەچی لەوێندرێ نابیندرێ خاصن لە وەختە ئەو تۆ کاتەش وەگرە لە پراگماتیک کاتی زۆر گرنگە کات دوازە شەوێ کە کابرای مسلمان لە باڕیچ دەکات یعنی لەوێ داوای دەکات ینی کەواتە لێ ڕاستیەکە زۆر بەجوانی بۆ دەردەکەوێت ئەم کەسە فیکە ئەمە لە مێژوومە جێ نابێتەوە لە دیدگای منەوە جێ نابێتەوە ئەو هەتای وەرە با بڵێن داکو بابوو فلانەوانەی خۆشەویستەکانی وای وەسف بکەن ئەوە خۆی وا بۆ ئەمەە نەخوات لێکدانەوەکەی تو نییە ئەو گوتمان لێکدانەوە زۆر گرنگە لە ڕووداوی مێژووکە ڕووداوی مێژوونانم ئێستا لە کۆیە لە لێکی لەو شارانە هەر ڕووداوێک ڕوو بدات هەر یەکی بە زۆرێکی دەجێرتەوە بپێی با بڵێن جەماتەکەی خۆی بەڵام چۆنێت تو دەزانێ ئەمە چیانە ڕاستە
کاتێک کە تۆ بڵێن دیتنە پراگماتیکت کرد بۆ دەردەکەوێت کابرا گوت کابرا لە شوێنێکی خراپ کوشرابی ئەمە شەهیدی چی ئەوە ئەو قسانە دەکەن ئەمە وا بۆ پاڵەوان دروست کرد مێژووی کورد نییە گەورەترین مشکلی ئەوەیە هەتا ئەو بیرەوەریانەش دروستکردنی فسل پاڵەوانە ئەوها باینە ینی باڵێن ئەوشی ئەمە مزەکەرەتانە لە نەو شێوانەوە بگرە هەتا باڵێن مەلا بەختێر ئەوە لەو نێوانەی زۆر نووسراوە من زۆر بێشم بخینیتەوە ئەگەر ئێمە واباینە ینی واباینە ئێستا ئەمە عراقشمان کردبوو عراقشمان کردبوو ینی بەڵام بۆ دەردەکەوێت ئەمە فیکە ئەمە هیچ ڕاستی تێدا نییە ئەگەر ڕاستی تێداە تۆ ئەمڕۆ تۆ لە شاخ بەڵێ بەرنمەیەکە تا بووە من ئێستا بۆ ئەوڕۆ لە شار نایبینم ئەو کات چەدرۆ لەگە دەکردم ئەگەر تو بەتەمای بەرێ خزمەتی مرۆڤ بکەیت خزمەتی نەتەوەکەی خۆت بکەیت خزمەی ڕەشوڕوتەکان بکەیت کە لە شاخ بەرنامەت هەبووە من وا دەکەم وا دەکەم کە دێ لە شار دەبینی چی ئێستا ئەمڕۆ یادی هەلەبجەیە ئەم هەموو بەبنە خەڵکە شەید کرا بوونە قوربانی ئێستاش سەر ئایندەش تاسیری دەبێتن ئەمە ئەمە کە تۆ هاتیەوە شار تو پاشخانت چییە 5,000 شەهید لەو شەیدانە منداڵی تێدایە یعنی تۆ چۆن بڵێن شتێک ناکەیت کە باڵێن خزمەتی ئەمە بکەنە نەوەی وانە بکات یعنی لەوە بێنە وەڵڵاهی ئەمە خەونمان بەوە دەبیت قیادەیەک دروست ببایە ئاگای لە نەوەکانمان بە بەڵام نەوەکانمە مردن ینی ئەوان باشە بۆ کەسێک یان بابەیەکی لێکۆڵەر ڕۆشن بی لە ناو بابەتی مێژوو لە زانستیەوە ینی کوڵابێ ڕەنگە ئاسان بێ بابەتی فەیک زیاد کاتەوە لەوەی کە ڕاستیە لە مێژوو بەڵام ئێمە ینی گرفتەکەمان ڕەنگە خەڵکی گشتی بێ بەعام نازانێت کامە فەیکە و کامەش دروستە ینی ئەو چۆن دیدگایەک دروست بکرێ ینی ڕوونکردنەوەیەک بدرێ یاخود ئەو شتە بە ئاسانی لێک زیاد بکرێتەوە بۆ نمونە لە چەند ڕۆژی ڕابردوو لە بابەتی ڕاپەڕین کەس نەبوو باز لەوە بکە کە ئامانجەکانی ڕاپەڕین بۆ ناتوانێت هەموو خەریکی ئەوە بووین کە فلان ئەندازیاری ڕاپەڕینە ئەو عەرابە ئەم سەرکردەی ڕاپەڕینە ینی ئێستاش ئێمە لە مێژوو دەخولینەوە سوودمان لەو هەڵانەی مێژووە نەگرتووە خۆی مێستم من لەو کاتی با بڵێن دەرچوو کولێ بووم ینی بچووک نەبووم دەرچوو کولەم تەواو کرد بوو تقریبا مامەستاژ بووم ساڵێک دوای 2 ساڵ پاش دەرچوونم لە کولیا من لە شار دەژیام ڕاپەڕینیش لە شار کرا باوەڕتە بێت جاشەکان ئەوانەی کە بڵێن بوازیان لە ئەوەی زانێن چونکە پێشەوە سەدام بڕیارێکی دابوو فەوزەکان بێگزاری کەم کاتەوە چەند فەوزێک بێری حتا بەڵگەنامە هەیە لە ساڵی نۆهات زمانی کوردی لە پەروەردە نەهێشتێت ئەمانە هەموو بڵێن خەڵکانێک دەیزانی ترسیان لە ئایندەی خۆیان بوو جاشەکان ئەوەی فیرارەکان یعنی ئەوانە ئەو پێشمەرگانی وەختی خوان لە پاش کاشتاوەشت ئێمە ئاش بەتاڵەچکەمان نەبوو ینی کەس باسی وە ناکات یعنی باشە ئێمە جاران نەقدی 75 دەکرد ئەسم بۆ نەقدی 88 ناکەیت یعنی 88 تۆ هەموو شتێک هەبوو یا دوو لە باتی پارتێکی سیاسی دە پارتی سیاسی هەبوو لە باتی بیرۆکەیەک دە بیرۆکەت هەبوو بەڵام بۆچی بەڵێن لە خلالی چەند مانگێکە یەک کەس دەچیان نەما هەر یەک کەس ئەوی دەجێرنەوە برن مەفرەزێک لە فلان جێ بوو ئەمە فرەزە هات بە خۆتێرکردنی خۆی نەیویستوە بچێتە ئێران نەویستێ بچێتە ئەوروپا ئەگەنە هەموو شتێک کۆتای پێدەبوو ینی ڕبایی حکوومەتێرامون لە چۆمان و ئاجیۆمەران و لەولا بگرێت سەر گەر و برگەر و ئەوە هەموو گیرا ینی ئەمە زۆرێک بوو لە بەڵێن لە ئاشبەتاڵی ئەوانەی کە بەڵێ هاتنەوە پێیان دەرێن دوو کەس قرارێکیان هەبوو بڵێن 1936 و 1970کەوانە هەندێکیان ئەفو پێکران هەندێکیان کرانە سەرباز هەندێکیان ئەدام کرانە زەمچەوەنە ئەوانە ئەوەی کە لە چیا هات بۆەوە کە دیتی لە شاخ ئەوە موسارە لە شاخ بووە هیچی بەهیز نەکرد پاشا لەگە خەڵکی خۆم ڕاپەڕم ئێستا خاتونێکی وەک ئەو ئافرەتە خەدیجە باوە ینی ئەمە خۆ چی پێ نەبوو باو لە نەغادەتەوە خەڵکە ئەو کۆبوونەوە ئەفەویە لە خەڵکە چی گوتم ئەمانە بەشێکی زۆر کەمی پێشمەرگە بوو بەشێکی زۆر کەمی پێشمەرگە بوو بەڕاستی من لە تەلەڤیزیۆن بچای و خۆم بین نەک بەوە یعنی باوەڕتە بێ ئەو کاتێک کە با بڵێن هەولێر ڕزگار کرا فلان سەرکردە نامەوێت لێ نایبرێت باوەڕتە بێ لە مەسیفی بوو یعنی نییە کاتێ گەیشت بۆ مەسیف یعنی کەسی هەولێر ڕزگار کرا بوو زۆر قسەی بکەیەوە زمانی بکەیەوە ئێمە ئەو دەورەوان هەبوو لە ڕزگارکردن ئەوانە دەوری هەموو فێکە مامۆستاجان بەڵام چییە
کێشەی ئەو ملەتەش ئەو ڕەشوڕۆتە چییە؟ گوتمان ئەوە لە زانکۆ ئەوی زانکۆ بەم ئەوانە ئارگومنتانە ڕازی نابێت ئەوان ئارگومنت نین ئەوانە ئەم قیادانە دەرن بەڵام ڕەشوڕوتەکەی خەڵک چییە؟ ڕەشوڕوتەکە خۆی وهای دەوێت یعنی ناتوانانی لە ئایدۆلۆجیایەک جیا ببتەوە کە لە ناخۆ بەسەری دەقی پێوەگرتووە مەسە ئێستا ئەمە دەبین ئێستا باڵن ڕەوشی ئەو چەند ساڵە ڕەوشی هەرێم زۆر اقتصادیان خراپ بووە بەس بەیانی با انتخابات بکرێت ئەگەر وەک جاران نەفسی شت نەبوو هیچ چی دەرێ بڵێ ینی ئەم خەڵقە دەقی پێوەگرتووە دەرێت چۆن ینی ئەمە ئەوەندە سارە لە چیا بووە کاکارەوانەوە شتێکمان بۆ دەکەن ئەمانە هاتیینە سەر ئازری ئەمانە باڵێن فلان و ناوەکان ناڵێن ئەمانە شایانی ئەوە نین ینی بیر لەوە ناکاتەوە دە ساڵ چ ڕزبەتاڵێکی بینیوە چ ژانێکی ناخۆشی بینیوە ئەمانەی چی لە بەرچاونێ کاتێکە بۆ ئەم برادێکی نزیکم دەکردکوک باس دەگوت خۆ ئاگدەرە دەگوت لە ژیانێکی زەق نەبووتی بەرازیلێکیان هەبوو هەتا پار نەدابە ئیشی نەدەکرد دەگوت بووە ئینتیخاب خەڵخەری پێ دەکردن دەگوت بووە ئینتیخابات دەگوت بە خۆی کوڕەکەی نیە هەردوو ڕێیان کرد بەرەو پلند ئەوە نەرم ئەو هەژاریە بڵێن ئەم هەژاریە هەژاری مادی نییە باوەڕتان زانە لە هەژاری عەقلیە تێبکردنی نییە لێگانەوەی نییە باش یەشێک لە پایەگرنگەکانی بێگومان نووسینەوەی مێژوو زمانە ئێمە لە کوردستان گرفتی زمانی ستانداریشمانەیە بەوەی کە تا ئێستا نەمانتوانیوە لەسەر دەقێک ڕێ بکەین ئەوە زمانی کوردیە ئەوە چەندە گرفت و کاریگەری هەبووە لەسەر ئەوەی کە ئێمە مێژووی خۆمان نەنووسینەوە ئەمە ماڵوێرانیە ئێستا نازانیت ئێستا من دوو نمونەی جوان لۆ دەینم من بەڕاستی سوپاسی ئەوەی مەلا مستەفا دەکەم لە ئەفتاوچار توانی زمانی کوردی با بڵێن شێوەی کرمانجی ناوەڕاست لە هەموو لە بادینان و هەورەمان و ئەوانە هەمووی بکاتەیەک زمان لێ پەروەردەی بە هیچ جۆرە ڕێن ئەو 4 ساڵی کە من کەنجی ئەوم بۆ دەرکەوت کاتەوە 8 ساڵی لە دۆهۆک بووم زۆربەی هاوتەمەنەکانی خۆم لەوێ دەبینی کە بڵێن لە چی هات بوونەوە تەڵەبەی من بوون تەمەنیان نزیکە تەمەنی سۆرانێکی زۆر باشیان دەزانێ ئەم لێم پرسین ئەمە چۆن گوتن ئەخ ئەو 4 ساڵی ئەمە لێرە بوویت سۆرانیمان دەخین ینی ئەوان پێی دەڵێن لە زمانی خوێندن زمانی خوێندن باشە ئەمە کە زمانی خوێندن کە ساعتێکە دروست دەکات بەڵام ئێستا کە بە پێچەوانەکەی دەبینین لەو 30 ساڵەی بە هیچ جۆرە زمانی ستاندەر نییە بە هیچ جۆرێ ینی بە هیچ جۆرە زمانی ستاندەر نییە بەڵام زۆر خراپتریش هەیە قومبەڵەیەکی مەقوت هەیە دەنراوەتەوە بۆ نەتەوەیە تۆ ئێستا یوغۆسڵافیا وەگرا سرب و کروات و با بڵێن ئەوەی موسڵمانەکان لە ئەساس دایکنێتەوە بەڵام کە جیابوونەوە لەگری لە ئەنجامی با بڵێن دژە دینی و دژە مەزهبی چکە با بڵێن کروات و سربەکان لەسەر یەک دینن بەڵام مەزهبیان جودایە ئەرسەدۆکس و لەگەر کاتۆلیکە ئەوە لە شوێنێ موسڵمان ئێستا کە بوونیتە سێ دەوڵەت ئەوەنە هەر یەکە بەشە زمانی خۆی نییە گرنگی پێداوە کردیتە پەروەردە کە کردیتە پەروەردە زمان کە هاتە ناو پەروەردە نەتەوە دروست دەبێت چونکە ئەگە تو لە فێدرن لە پێش خوێندنی سەرەتایش تۆ هەموو شتەکانت بەو زمانە بوو نییە کاتی ئەوە گەورە دەبێت نییە یەکشر لە لای دەبێتە زمان نامێنێتەوە بە بنزار و دالێکتوانەی نامێنێتەوە هەمووی دەبنە زمان ئێستا لای یوغۆسڵافیا بچای خۆمان دەبینین ئێستا لە پەروەردەی با بڵێن یوغۆسڵافیا کۆن 3 زمانی پەروەردە هەیە بەڵام لە هەرێمی کوردستانی 2 زمان هەیە ئێستا منە پێم غەریب بوو لەم زوانە با بڵێن دوومان پێشتە کتێبێکم بۆ هەر لە دهۆک ناوی ڕێزمانی بادینیە شتێک نییە ناوی ڕێزمانی بادینی جاران ئەوانی پێشوو کە با بڵێن سادق بەهادینەوەنەدا نووسی ڕێزمانی کوردی بە شێوەی بادێنی بەڵام ئێستا هەر یەکسەر ڕێزمانی بادینی ئەو ڕێزمانی هەورامیشەیە ئێستا ئەو ڕێزمانی سۆرانیشەیە یەکەواتە بەرەبەرنی ئەم جیلەکە لە سەرەتایی هەتا دەگاتە ئێستا کولێش قسمەکانی کوردی هەمووی بەوەیە کەوات باشی بەڵام 10 ساڵیت کە نابات باوەڕتە بێ نە خەلکی هەولێر و سلێمانی زارە من جوغرافیا لێرە زۆر دەوری هەیە ئێستا هەولێر نەختێ لە بادینەکەی دەگات چکە لە چاردەورەی سوورچی هەیە هەرچی هەیە ئەمانە و پایتەختیشە با بڵێن تێدەگات لە بەشێک لە وشەکانی بادینە بەڵام سلێمانی ستێ ناکات ئێستا منیش هەولێریم ئەلێرە هیچ لە هەورامی ناکەم چونکە جوغرافیان لە من زۆر دوورە بەڵام لە سلێمانی زۆر نزیکە سلێمانی دەیزانێت ئۆکمی نزیک و دووریە وا دەکەنی زمانەکەمە ئەگەر بەڵام ئەگە بۆ زمانی پەروەردە یەک زمان من نەتە لە کۆنفرانسێک لە
سۆران گوتم بابجان هەرچی دەکەن بیکەن یعنی هەورامی دادنێن بادینی دادنێن سۆرانی دادنێن بەڵام یەک زمان بێت لە پەروەرد خۆ زمان زۆر هەلە لە زمان گەیشتون زمان ئاخاوتن شتێکە نووسی شتێکە لە پەروەردە نووسینە ئاخاوتنت بە سۆرانی بی با بە سوورچی بی بە بارچێتی بی بەڵام زمانێکی زمانی عەرەبی تۆ وەگرا ئایا جەزایریەکان مەغریبیەکان مسریەکان عراقیەکان تیان دەکەن تیان ناکەن ئەم زۆر جارجێ لە ئەخباری بابلێنەوە دەگوم باوەڕتە بێت لە دە شەو شەش تێ دەکەم بەڵام کاتێککە نامەیەکیان لە دەنووسی هەمیان بە زمانی ستاندەر دەنووسن هەموو تێک دەگەن بەڵام کاتێک بە شێوەی ئاخاوتن ئەم دەم ئەو ئاخاوتن جیایە ئەمە شتێکی ناتوانین بە هەمان شێوەی ینی مێژ و نووسینەوەکە کە سیاست تێیدا تۆخ کراوەتەوە لە بابەتی زمانیش خۆی زمان بەشەکە لە سیاست یعنی نیە ئێستا خۆی ئەسلی خۆی زمان بەش چۆنە تو دەبێت ناسنامێک بۆ خۆ دروست دەکەیت بە زمانەکە ئێستا وزانم دەڵم ئەو مادەی 140 زمان بکەنە پێوەەر سەخت دەبێتەوە چێ کوردە چی عەرەبە چێ تورکمانە یعنی هیچ ئەو شوێنانتانی بە ئاسانی وەریگریەوە بەڵام کە تو نایکەی خەی چێشە ئێمە خەڵک ئەوەی بابن قیادە نایکات کە نایکات یانی دێمە سەر بابەتی بەڕاستی ناوەندی ئەکادیمیەکان کە بەشێکت باس کرد کە گرفتی سەرەکی ڕەنگە لە ناوەندی ئەکادیمیش بێ ڕۆڵی پێنەدراوە یاخود خۆی نەویستێ و بابەتیش تکێ بەڵام هەتا ئێستا ینی بەو گرنگجیە لێماڕوانیە کە ناوەندی ئەکادیمی ڕۆڵی خۆی ببینێ بۆی مێژوو بنووسرێتەوە بزانین مێژوو لە چێ وەردەگرین ئێستا پێش باوڵان پێش ڕاپەڕی نێک زانکۆ هەبوو لە هەرێمی کوردستان نێک زانکۆ هەبوو ئێستا زانکۆکانکە هەرێکی دەزانی ئەم زانکۆی چێ ئەم زانکۆی چێ یعنی هەموو ناسنامێنێ زانکۆ کەسیەکان زانکۆ سلەیمانی مەسعود بارزانانی قبول ناکرد عقل قبول ناکات چونکە لەوێن دەرێ ئەم شخصە دەسەڵاتی نییە ئەم لە زانکۆی زاخۆ لاهوریە هیچ منطق قبولی ناکات بەڵام زۆر ئاسان زانی بێت یەکەکی بادینی لەوانی زاخۆ و دوهۆ کۆوانەدانەی خەڵک قەناعەت پێ دێ ئەوەی بابلێن سلەیمانی و هەلەبجەوەوانە کەواتە ئەمانە بابلێن بەشێک لەوەی زانکۆییان لە دەستداوە خۆیان نییە بەشێکیان لە دەستدا من ناڵێمە هەپیان بەشێکیان لە دەستدا چووکە زانکۆیشی بابلێن هەندە جاران هەست دەکەی ئەم زانکۆیانە ناوەندێکی ئەسبین نەک بابلێن خەسڵەتی زانکۆیی لە دەستدا نانە بەڕاستی ئەمە هیچی لە شارە گەورەکانە بە خۆزگە منەویچێ بە ئەم زانکۆی بابلێن سلێمانی هەمووی یەکێتی باە زانکۆی بابلێن دەبەری بادینان هەمووی پارتی باە هیچ چێشەم لەوە دانێم چێشەم لەوەی بڵ لەوێ چ دەخێنرێ دەوێت چ تەقدیم کە بەڵام هیچ تەقدیم ناکرێت ینی ئەوەی ئەتو چاوەڕێیکە بڵێ ئێستاگە ئەمە چەند ساڵە دەیانگوت کالاسەس بە زانکۆیەک هەموو شتێک ناکرێت دە ئێستامە دەزانکۆمانەیە دەگەی چێشە لە زانکۆ ئەم هەم جارە دەڵێم ئەگەر پێشوو لە پێشوو نەخوێندەواری عشاعیرگەری ئەمانە هۆکار بووبن بۆ لە ناوچوونی شۆڕشی کوردی ئێستا شەهادەداری هۆکارێکە بەوە چونکە نیە کە بەرەتی تەلەڤیزیۆن دکتۆرا لە مێژووی ئیسلامی وا باسی ئیسلامت بۆ دەکات یعنی تو شەرم لە خۆت بکەیەوە یعنی ئەوە دەرێت لە قانون و سیاسە بە دکتۆرای هەیە خەڵک بچاوی هەیە بە تو تەماشاییان ناکەم چونکە من خۆم لە واقعەکە دەژیم ئەم مانگە من 25 ساڵە مامۆستام لە زانکۆ یعنی دەزانم ئەوەی کە فلان کەس بووتە دکتۆرە بووتە پرۆفسۆر بۆنە ئەمە دەزانم ئەوە هەموو فێک نەرم هەموو بوو ینی بەشێکی زۆری فێکە کەواتە کە تو چاوەڕێی چیت یعنی جاران لە لقم مەلبەندە دەستای کە بڵێن هیچ پێ ناکرێ ئێستا زانکۆکانی دوای شتێکی کەژەوە گرنگتر جاران لە دەوڵەتی ئیسلامی کابرای زانا خۆ جوانی زانکۆم زانا بن قیادە دەچوو لەوانی دەپرسی بەڵام ئێستا ئەوانی ئەمڕۆ هەموو لە بەدەرگی دەسەڵات کەفتونە یعنی ئەگەر مانگێک بووچە نەبێت من لەگەرەوە کاتێ ئەوی گوتیان بایکۆت بکرێت لە هەولێر ئەوانە من گوتم بەی جۆرە من لەگە بایکۆت دادیم من ئیشم لەگەر تەلەبەیە ئیشم لەکەم وچە نییە ڕاستە باڵێن تاسیرەکەم لێ دەکات بەڵام ئێستا من کوڕ کچێکم لە زانکۆنەوە لە هەردووچیان لە زانکۆی وان مامۆستاکان بەبێ پرس دەوامیان دەکرد چونکە بەڕاستی ئەو دوو زانکۆی توب و هەندەسە کولی توب و هەندەسە بەڕاستی کولیان ینی بەڕاستی کولیان ینی دێ ناگەرە نابن و ڕۆژێک باوەیی بڕوات یعنی تەواوماندیان دەکەن بەڵام ئەو تەواوماندیکردن لە کولەکەکردن نییە ئەز من باشە بایکۆتم کرد هاتو نەمارە دانیشم کوڕکسەکەم لێم دەپرسن ئەلی باوکە مامۆستاکانی هەموو داوام دەکات تو بۆ داوام ناکەیت ئەم چ وەڵامێکم پێەیە کەواتە نییە ئێمە بەڕاستی
هەموو شت پێویستی بە ئێعادە نەزەر هەیە هەموو شتێک ینی ئەوەی تۆ بیری لێ دەکەیەوە لە سیاسیەکانە لە زانکۆکانە هەمووی پێویستی بە چۆنەوەی غۆربات شۆ دەرێ ئێعادەت بینەوە بکەیەوە بەڕاستی یعنی ئەو پرۆستکایە نەکرێتن تۆ هەز دەکەی ئەمە هە دووارە لەوە منداڵەکانی تو منداڵەکانی تو هەممە ئەم دەردەسەر تو دەبینین ئەوش دەبینن باشە. یەشێک لە خاڵەکانی دیکە کە ڕەنگە لە مێژووی نزیکی خۆمان زۆر دووبارە ببیتەوە ئەویش مێژومان وەکو کەرستەیەکی شەڕ بەکارهێناوە بەوەی فلانە کەس ئەوە مێژووە ڕەشەکەیەتی فلان بەرامبەری ئەو مێژوو ڕەشەکەیەتی کە زۆر جار لە هەرێمی کوردستان دوو حیزبی دەسەڵات بەرامبەری دەکەن ئەمە کاریگەری چی دەبێت لەسەر ناشرینکردنی مێژووی ڕابردووش خۆی با بڵێن ئەمە گوتمان لە هەموو دنیا پارتی سیاسی هەولێک دەکات بۆ جوانکردنی ئێستا تۆ ئەمریکا وەگرێت دوو پارتی ڕئیسی دیموکرات و کۆماریەکان هەن وە تووەت زەنی خەڵک ئەو دەنگ دەداتە ئەو دوو پارتە ئەو دەنگ دەداتە پرۆژەکان هەیە ئێستا ئەو کابرا ناویچە فۆکۆیاما کە زانایکی گەورەیە لە ئەمریکا پێشتر دەنجداوەی ناویچە جۆرج بۆشی ئەنی کۆماریەکان بەڵام کەی بینی ئەمە هیچی لێ بەرهەمنات ئەو دەنجی خۆی دیموکراتەکان ئێمە ئەم عەقلێتەمان نییە یعنی بڵێ ئەمڕۆ دەنگم دایتە ئەی زاری دابێت کە هیچی منەوەی دەی دەمە بی بەرکوت شتێکم پرۆژە بەڵام بەداخەوە لە لای ئێمە پرۆژە نییە یعنی نییە وچی بە جاران دەگوت چۆن ئێستا موسڵمانی قەدیم با بڵێن ئەوەی بڕێک تەمەنی لە من سەرەوەتر بیتن نوێژکردنەوە وراسی بوو داکوبە ببین داکوبە نوێژ ئەگەن ئەتە لە گوندان ئەگە سەرکۆت بای ینی پیاوێش بە سەرکۆت بای ینی قبولانە دەکردیت ینی نییە بەخات دەخوێنرایەوە ئەو نوێژی کە نەما کرد ئەگەر لە دایکی خۆت ئەوە کە جورات بە بگوت ئەلەدای ئەم سوڕەتی فاتی عادەخینی مانای چییە چێ بزانم نییە هەمووی بە وراسی وەگرتووە ئێستا نەفسی ئەم وراسی سیاسیشیە دەکرێن لەو دژەبەریش بڵێن ئەمەش لە ڕابردووش بە هەمان شێوە دووبارەکردنەوەی مێژوومان کەرستی شەڕ تۆ تەمشەی ئەوە کە با بڵێن میری سۆران میری سۆران و میری بابان دایمە شەڕیان بۆ لەسەر کۆیە میری سۆران شەڕی بووە لەگەر بادینن لەگەر ئێزیدیەکان بەزگە لە ئێزیدی و بادینیەکان بادینەکان حتا لە ئەوەی ئامێدی مینشینی بادینی کە نووسراوە کە دەبینی باڵێن ئەو مخاومەشی گەورە دەکەن چکە بڕاستی میریسۆران داگیرکەر بوو ناتوانین بێ ناوچکە لێ بنێ لە غێری داگیرکردن یعنی کە دەبینی ئەوانە مخاومەش زۆر دەکەن ینی نییە دەگوت ئەمانە چەند بە ئازایی دێنە پێش بۆ ئەوەکە سەگ بە سەگاتی خۆی دیفاع ئەوەکەی خۆی دەکات ینی ئەو تۆ ئەوەی زیادە دەبینی کە بەەوە ئەو دیفاع ئەساسێک شوێ پێکەینەکەم بەوەی دێ هەندە لە نووسەران دەن ئەمە خەریکی دامەزراندنی دەوڵەتێکی کوردی بوو تۆ لەسەر داچە کۆیە بە شەڕ بێ لەو لای بێ هجومی بابانوانە بکەیت بادینان بکەیت برای ئەمە دەوڵەت ئەماتە دیسانە لە کۆنفرانسی سۆران ئەزاو برادر لەوێ دەگوتی من لەمە دو خمنەتو نییە گوتی ئێستا لە بابان ئەوانتانیان باڵەن قوتابخانەی بابان دروستکەن میلەکان بەتابەتی ئەوە ئەحمەد پاشا زۆر گرنگی بە ئەوە دەدا ئەدەب دەدا گوتیان ئەم لەوێن دەرپرسی گوتم باشە میری سۆران بۆ دروستی ئێستا شێکدا قوتابخانەیەکی میری سۆران نییە قوتابخانەی بادینانیش هەیە بەڵام قوتابخانەیەکی ئەدەبی میری سۆران نییە یەک پرسی مامۆستا ئەمە هۆی کە جوغرافیکە ئەقلێتەکە بوو ئەقلێتەکە هەموو چەکدار بڕۆ ئێستا تەماشاکە ئەو شوێنانی کە ئەوەی یەک تۆ مەکتەبی نابینیەوە یەک شاعری نابینەوە کە لە سەردەما دروست بی بەڵام لە بابان هەیە ئەو ڕاستێکی خۆمە ناتوانین برێ ئەمان نالی ئێستا با بڵێن نەوەی نوێ نەوەی پێشوش با بڵێن هەموو دەزانی نالی چێە کوردی چێە ساڵم چێ بەڵام تۆ شاعیرەکەم پێ بڵێکە لە سۆران دروست ببیت لە سەردەمی میری سۆران نییە ئەمە هەموو تێکەشتێکی حتا ابن ئادەم کە لە خەڵکی ئەو منتەقەیە کابرا زانا بوو ینی نووسینەکانی لە جیهانی ئیسلامی دەخێنرێ
تقبلی ابن ئادەمی نەکرێت چۆن ابن ئادەم لە گوندەکەی خۆی ماوە مرد لەوێ مردووە نەیزانی کە چی بەسەراتوە کە کەواتە ئێمە پێویستوانە لەمە هەموو شتێکمان پێویستان بە ئادا نەزەرا یعنی وەک خۆی ببینی نەک با بڵێن ئەمە تۆ چۆن باسی بابان بابا باشی دەکەی باسی سۆران بە خراپە دەکەیت بابەجان من کوردم و توێژەریشم چێش منەوەیە سۆران سپەی وەنی بمنەوەیە بابان سپەی وەنی بمنەوەیە ئەگە بابن مەسەلە سیاسی و فلانەوانم هیچ من ئێستا کە کورد خۆ من بابانی نیم سۆرانیش نیم بادی نیش نیم من پێم دەنم کورد کە کوردم نییە وەک توێژەرێکی کوردێم ئەو هاو لە ئەو ڕاستەکەی بڵێ نەک با پێ گوتی ئەم ڕاستێک چۆن دەزانین کەوان نەڕوویداوە تو بڕۆ کۆنتێکستەکە بخینەوە ئەز شتەکان بۆ دەکەیت. بەڵێ دوو بابەت هەیە ئەگەر مێژووی ئیسلام تەرخام بکەین تەنها بۆ ئیسلام و لە بەرامبەردا کورد مێژووی ئیسلامی لێ دەربێنی لێ دابڕنین یعنی چ زانێکمان پێ دەگا وەکو کورد گەورەترین زیاد حتا مامۆستا غەزالی محەممەد غەزالی نەگە محەممەد غەزالی دەڵێ ئیسلام لە ڕووی سەقافیەوە لەسەر چاپ دامەزراوە سێ پایەی کوردن سێ پایەی کوردن ئێستاش بڕ لە هەموو جیهانی ئیسلامی کتێبەکانی ئامادی دەخێندرێنەوە کتێبەکانی مستۆفی دەخێنەوە ئیبن خەڵەکان دەخوێنەوە ئەوان هەموو کوردن بەڵام کورد خۆیان لێ نامۆ دەکات ئەنی کێشەکە دەمەچی چۆکە ئەم پارتە سیاسیانەی ئێستاوانە زۆر دەوریان هەیە ڕاگەیاندنی کوردی لە یەکەم ڕۆژەوە تاکو ئەمڕۆ هەمووی لەدەست با بڵێن کەسی دوور لە ئاین با بڵێن دوور لە ئاین بووە کەواتە ئەو چۆن بە ئیبن خەڵەکان بوو حتا نووسەرێک نووسی بووی دوو نقطەش ئێستاەوە دەڵێم نووسی بووی تۆزەکەی بەردەمی پێی شەرەفخانی گەورەترە لە ئیبن خەڵەکان يعني اما غلطه شيء وانت قوري وانت بروي ميجوا ذاك ابن خلكان راس تبرئ وفيات الاحيان بعربي نسيوه بس الشرف خان بفارسي نسيوه المهم فارسي وعربي تشيه يعني او ده شرف خان بس تشلو ذاك بس او ميداني كل لو ذاك لا انت تشرم لخوت كيوا بلام ابن خلكان ما ماشي تشتي باس كردوا زور بي زاناي كوري دري خستو كه به زور نمان حتى ذهن اسلامي نه زاني اما امدو او رجا زريدك لا سردمي باش سقوطي شيخ محمود أرتو بيغماك مشهورة بزريدي جاش يعني بمعنى كلمة جاش يعني إيش اللي بو حكومة العراق ذكر إيش اللي بو إنجليز ذكر لوس إيش اللي سنة 20 كردني بابلن سليماني كان ذكر يعني بابلن أو أنا هم ذكر بسياركات مثلا مێژوو ئەمە بابرێن مێژووی ئیسلام پێویست ناکە بابرێن لە مێژووی ئیسلام شتێکە مێژووی مسلمان شتێکە و ئیسلام خۆش شتێکە ئیسلام دامان لە قورآن و سونە وەردەگرین هیچ کەسێکی وەرە ئەمن خۆ لە شەخصی خۆم نەیز مەزەبێکی وەرناگرم ئەمە قورآن و سونە تێکی کردەوە ئالان وەسەڵ تێکی نەکردەوە من ڕاست نییە لای من فێکە بەڵام مێژووی مسلمان ئەمە بین تەنها لە کاتیبی ئیسلامی وەرگرین ئەمە غەڵەتێکی زۆر گەورەیە یعنی بابرێن ئەموو ملەتانەی لەکەم مسلمانان خۆ باشە ئێستا ئەم وڵاتانی کە ئێستا وڵاتێکی وەک با بڵێن مالیزیا مسلمان چۆن گەشتنەوێن دەرێ خۆ بەوە بە شیر و شەکەوان نەگەشتێن دەم شوێنانە ئێس ئەوروپا ئێستا من تەقریرەکەم خوێندەوە دە ساڵی 2050 نسبەی ئەوروپیەکان زۆر کەم دەبێت لەکە نسبەی مسلمانان کە لە ئەوروپان ئەوە بەچ ئەوروپا خەڵک بە چەک و شیر و ئەوە چوو ئەوروپای مسلمان کرد نا ئەمە تۆ ئەوەی ئیسلام شتێک باشە چێ بەرپرسیارە لەوەی کە یعنی دژیەک هەیە لە بینی ئەوەی هەر کاتێک باسی ئیسلام کا یەکسەر نەتەوە لە دژی مەسەرەن قید دەکرێتەوە بەوەی کە بە تایبەتی نەتەوەی کورد هەر کاتێک ئیسلام هات یەکسەر نەتەوەی کورد زوڵمی لێکرایەوە بەدەست ئیسلام و یعنی چێ لەو بەرپرسیارە منش خۆشت بۆ بڵێم شەڕی بەدر شەڕی ئوحود شەڕی خەندەق لەگە چێ کرا خۆلەکە عەرەبی کرا خۆلەکە کوردی نەکرا يعني كسي أولا داني قصد يعني نية لبرنامج أما بقولن لبرنامج ده برأس يعني اسم زور بي بارت السياسية كلمة ماركسين كارل ماركس ده الدين أفين الشعوب بلام يعني دين كائن كزور بأساني ورده قلي بس دين إسلام كورنا أما أيديولوجيا دي جولانيت لكن بلام أمر شروطي خومان ده هر أمانة دخلين توا يعني نه لسرساوي خوي بابلن بدروسي بابا سرساوي دروس بس بالقرآن كيف خوينوا
بزان ئایا قورئان ئەو هەیە ینی هاتووە خی گەورە پێویستی بەوە بووە تو بە مسلمان بە نانی تاڵانی وانە بژیت یان ناموسی خەڵکی بدە ئایا قورئانی ئایا سوورەتی ئەنفال پەیوەندی ینی قورئان ینی چی هەتا پێغەمبەر لە جیان نەبوو سەڵڵەهو عەلەیهی وسەلەم هەتا پێغەمبەر کە پێغەمبەر وەفاتی کرد قورئان نامبینێت باشە لە زمانی پێغەمبەر سەڵڵەهو عەلەیهی وسەلەم خۆ مسلمان نادنە کوردستان ینی بۆچی ئەنفال پەیوەندی بە کوردەوە ئیتلاقاً هیچ پەیوەندی بە کوردەوە نییە ئەس بۆی ناڵم بەڕاستی بەڵام ئەمە گەورەکردن بەرامبەر نەتەوەی کوردانان ئەمە ڕێک کابرا دەرێ من مارکسیم دەرێ من شوعیم چ لۆ بڵێ ئەنو چ بوو بکردم بریکاتەوە خۆ زۆر بە کورتی کەواتە لەم دۆخەی بەم شێوازە بە تایبەتی ئێمە کۆمەڵێک ڕووداوی مێژووی لەم مانگە و لە ماجی داهاتوو هەیە یعنی چی بکەین بۆ ئەوەی هەر لە مێژوودان نەژین فەلسەفەی مێژوو بزانین بۆ ئەوەی لە بۆ داهاتوو بنیاد بنین بەڕاستی من لەگەڵەوەدام بەشی مێژوو لە زۆر کولیەکان هەیە باڵە کولی زانکۆی ئێرە و زانکۆی باڵن سلێمانی و دهۆک بادینە ئەمە هەمووی بەشی مێژووی تێدایە زۆر بەیان ئێمە ڕووداوەکان لێ تێر بووین هەمووشی زۆری بابلەن زۆریشی تێدا بە پێچەوان نووسراوەتەوە ئێستامە بین بابلەن ئیژە سە فەلسەفەی مێژوو بکەین چۆن ئەم ڕووداوە وەگرین کە بە درستی ئەم ڕووداوە دروستە یان دروست نییە ینی لێرەدا تۆ پێویست بەوە چیە پێویست بە ئەم بابەتانی کەنا ئەو کەلوپەلانە هەیە تووشی بکەیەوە کە ئەم ڕووداوی کە سەدان فلان پاشا بەم جۆرە بۆ یەک دووشێ چارە ئەوەی کە لەسەری دەکەن ئاسە بە باشی بەڵام ئیتکە هەیە دەرە بە خراپی ئەتولێن ئەو خراپی باشیە چۆنی دەگەیە ڕاستی بە لێکدانەوە ئەنە بلێکدا بەڵام ئیمە کێشەی یارە گەورەمان نییە ئەوەندەی ڕووداوەکان جێرانەوەیە وەک دەرم ئێستا باڵێن زۆربەی زانکۆیەکان با تووڕە نەبنەوە زۆربەی زانکۆکان بە شێوەی تەبەری نەک بە شێوەی ئیبن خەلدون تەبەری نییە بەس جێرانەوە لێکدانەوەی تێدا لە پێش خۆی لە پێشی کتێبەکەی دەرێت تەبەری دەڵێ من هەرچێکم جێلێ بووە بە باش و خراپ تۆمارم کردووە ئەمە کارە ساتە زۆر کارە ساتە بەڵام ئیبن خەلدون نا ڕووداوەکە چۆنەوە دەگرێت شی دەکاتەوە فەلسفە مێژوو لێ درم ئێمە ئەم لەو سەردەمە پێویستمان بە ئیبن خەلدونە بە تەبەری زۆر بەڕێز مامۆستا سەلام ناخۆش سپاس دەکەم مامۆستای زانکۆوە لێکۆڵ توێژوور لە مێژوو سپاس دەکەم کە لە ئەڵقەی ئەمجارێک گفتوگۆ لەگەڵم بووی سپاس بۆ ئێوە خۆشەویستان سپاس بۆ هاوکارانم تا بەرنامەیەکی دیکە بەخوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ